توێژینەوەیەکی نوێ سوودێکی قەڵەوی ئاشکرا دەکات و دەڵێت ئەوانەی کێشی لەشیان زیادە ئەگەری مردنیان بە نەخۆشیە کەمترە. توێژینەوەکە سوودێکی قەڵەوی ئاشکرا دەکات و بە هیوای ڕزگاربوون لە نەخۆشیێکی کوشندەی دادەنێت کە ئەویش نەخۆشی هەوکردنی بەکتریایە. ئەگەرچی لە زۆرینەی نەخۆشیەکاندا قەڵەوی و کێشی زیادە مەترسیە، بەڵام توێژینەوەیەک کە لەسەر 3000 کەس ئەنجام دراوە دەرکەوتووە ئەوانەی کێشی لەشیان زیادە ئەگەری مردنیان بە هەوکردنی بەکتریایی کەمترە. بەپێی توێژینەوەکە لە 25% ئەو کەسانەی کە نەخۆشی هەوکردنی بەکتریایان هەبوو کێشیان ئاسایی بووە لە ماوەی ساڵێکدا گیانیان لەدەستداوە، بەڵام لە 20% ئەو کەسانەی کە کێشیان زیاد بووە ئەگەری مردنیان بەو نەخۆشیە کەمتر بووە. توێژەران دەڵێن پێویستیان بە لێکۆڵینەوەی زیاتر هەیە بۆ ئەوەی بزانن چۆن کێشی زیادی لەش دژی ئەو نەخۆشیە دەوەستێتەوە.